دکتۆرە لە بۆ شوێنە هەستیاریەکان هەم لە پیاوان هەم لە ئافرەتان تایبەت لە ئافرەتان بە پێوەی کە ئافرەت زیاتر سەردانیکردن ڕێژەی زیاتریان تام بڵێم سەردانیکەری لای کلینیکان و لێزەرکردن لە شوێنی هەستیار لێزەرکردن لە بۆ شوێنی هەستیار هیچ کاریگەریەکی خراپ لەسەر نەزۆکی دروست دەکاتن یان هیچ کاریگەریەکی خراپ لەسەر بڵێن کۆ ئەندامی زاوزی دروست دەکاتن. لەو پرسیارەمان زۆر لۆ دەکرێت نەخۆش دەترسێ زۆر جار دێ فوڵ بۆدی دەکا بەڵام دەڵێ من شوێنی هەستیار ناکەم دەڵێ جێم لێ بۆ دەیکاتە نەزۆکی یاخود دەیکاتە شێرپەنجە هیچ علاقەت پێدانە نەدەکاتە نەزۆکی نەدەکاتە شێرپەنجە وەکو گوتمان لێزەر تەنها یەک هەدەفی هەیە ئەویش ڕەگی مووە. ئەمە دکتۆرە وەکو نا لەناو کۆمەلگا کە گوێمان لە لێزەر دەبیتن ینی بە ڕاستەخۆ بیر و ڕایەکان لە بۆ ئەو لایەنەوە دەڕواتن کە دەبێتەوە کاری دروستبوونی خانەی زیادە و خانەی سەرەتانی و خانەی شێرپەنجە ینی ئەوە دەبێتە هۆکارێک با بڵێن ئەگەر هۆکارێکی کاریگەریی زۆر کەمیشی هەبیتن هیچ دەبێتە هۆکارێکی وە لەسەر دروستبوونی شێرپەنجە خێر هیچ تەسیر نیە لەسەر گۆڕانکاری خانە واتە بە هیچ جۆرێک نابێتە هۆی هۆکاری شێرپەنجە. دکتۆرە بەکردداری بینە سەر ئەوە کە هەڵبژاردننی ئەو پارامیتەرەکە با بڵێن توانای وزەی لێسەرەکە لەسەر چ بنەمایەک دیار دەکرێت لەسەر نەخۆشەکە ئایا هەموو زۆرە مویەک وەکویەکە هەموو زۆرە پێستێک وەکویەکە؟ بەێ دکتۆر ئەو بنەمایانەی کە ئەمە لێزەر اعتماد دەکەینە سەری دووشتا ڕەنگی پێست لەگە ڕەنگی مۆ ئەمە ڕەنگی پێست بەپێی دابشکردنی کلاسفیکیشنی فیتسپاتریکەوە 6 زۆر ڕەنگی پێستمان هەیە یەکە تا 6 ئەو اعتماد دەکەینە سەرەوەی یەک لە پارامترەکانمە اعتماد دەکاتە سەرەوەی دووەمیان ڕەنگی مووە ئایا مووەکە خەفیفە یا تۆخە وەکو گوتمان ئەمە دوو پارامترمان هەیە لە زۆربەی جیازەکان ئەلێکساندرای لەسەرەوەی دەڕۆن یەکەمیان فلوێنسە پاوەر واتە تاقی لێزەرەکەمان دووەمیان هەڵز دوورێشن واتە کاتی مانەوەی تاقەکە لە ناو پێستدا ئەو دووە احتمال دەکەینە سەر لە کەسەکەەوە لە بۆ کەسێک دەگۆڕێ زۆر چاکە ینی توانین بڵێن بەپی هەڵبژاردننی لە یەکە تا 6 لە زۆری پێستەکە دەتوانێت ئەو پارامتەرەکە نظامی ئەلێکساندرایت کە زۆربەی ئێستا هەیە لە هەولێر نظامی ئەلێکساندرایتە لە بۆ هەر 6 ڕەنگ بەکاردێن ینی شتێکی گشتیە بەڵێ شتێکی گشتیە لە بۆ هەمووان بەڵام ئەندیاک لە چارەوە یعنی لە بۆ کەسانێک کە زۆر ئەسمەرن بگرە هەتا ئەوە پێست ڕەشەکان ینی ئەندیاک لە بۆ ئەوەندە بەکاردێ بەڵام ئەلێکساندرایت لە بۆ هەموو جۆرە پێستێک بەکاردێن و لە هەموو جۆرە مووە کە تا لە بۆ مووی خەفیف